سڵاو بینێرانی خۆشەویستم کاتتان باش بە گەشتی هەوڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی یەکشەممە 22 گەلاوێژ 1402 لە خزمەتانداین. سەرەتا سەردێڕی گرنگترین هەوڵەکان. مانگرتنی شۆفێرانی شرکەتی شیرەمەنی پێگا لە سنا، کۆبوونەوەی دادخوازان لەسەر مەزاری فواد قەدیمی لە شاری دیواندەرە، چالاکی کومیتەی لاوانی ئەنجومەنی سەوزی چیا بۆ منداڵان، سووتانی دایان هێکتار لە دارستانەکانی سەردەشت و کرماشان، کۆبوونەوەی کرێکارانی شارەداری لە زاهیدان، کۆبوونەوەی خاوەن کێڵگە پەلەوەریەکان لە تاران، کۆبوونەوەی خەڵکی تەورێز بۆ زیندووکردنەوەی دەریاچەی ورمێ، واگیان لە دەستانی 6 پەنابەری ئەفغانستانی لە کاناڵی مانچ. درێژەی هەواڵەکان. مانگرتنی شۆفێرانی شرکەتی شیرەمەنی پێگا لە سنا بە پێی هەواڵی گەشتوو ڕۆژی شەممە 21 مانگی گەلاوێژ، شۆفێرانی شرکەتی شیرەمەنی پێگا لە شارۆچکەی سەنعەتی ژمارە 1 سنا واتە نێونەرەتی شرکەتی ئاویسا لە سنا لە ناڕەزایەتی بە کەمی حەقدەست و دێرپەرداخکردنی دەستیان لە کار کێشایەوە و مانیان گرت. بەوتەی شۆفێرانی ناڕازی، بەڕێوەبەری شرکەت بە ناوی حەقیقیان هیچ بایەخێک بە کێشە و گرفتی کرێکارانی ئەو شرکەتە نادات و چەندین جار لەگەڵیدا کۆبوونەوەیان بەڕێوە بردووە، بەڵام هیچ ئاکامێکی نەبووە. ناڕازیان خوازیاری چوونە سەرەوەی ئاستی حەقدەست و مەزایە بە پێی هێڵی هەژاری و پێدانی لە کاتی خۆیدا بوو. کۆبوونەوەی دادخوازان لەسەر مەزاری فواد قەدیمی لە شاری دیواندەرە ڕۆژی شەممە 21 گەلاوێژ، بنەماڵەی دادخوازانی دیواندەرە بە کۆبوونەوە لەسەر مەزاری هەمیشە زیندوو فواد قەدیمی ڕێزیان لە یاد و بیرەوەریەکانی گرت. فواد قەدیمی تەمەن 40 ساڵ و باوکی دوو منداڵ 26 خەرمانانی 1401 لە ڕەوتی شۆڕشی ژینا لە شاری دیواندەرە بە تەقەی هێزەکانی ڕژیم بریندار و دوای گەیاندنی بۆ نەخۆشخانە گیانی لەدەستا. بە پێی ئەو گرتەوی دوایانەی بەدەستمان گەیشتووە. کاوان کوڕە 9 ساڵەکەی فواد لە وتەکانیدا دەڵێت هەمیشە وەرزی پاییزم خۆشویستووە، بەڵام ئەم ساڵنا چونکە لە سەرەتای ئەم وەرزەدا باوکمم لەدەستا. چالاکی کومیتەی لاوانی ئەنجومەنی سەوزی چیا بۆ منداڵان. لا درێژەی چالاکیەکانی کومیتەی لاوان و منداڵانی ئەنجومەنی سەوزی چیای مەریوان ڕۆژی چوارشەممە 11 گەلاوێژ هەڵمەتێک لە ژێرناوی گەشت بۆ سروشتی سوتاو لەو دارستانانەی بەهۆی ئاگر بوونەتە خەڵوس بەڕێوەچوو. لەو گەشتەدا زیانەکانی ئاگر بۆ جەنگەڵ و دارستانەکان و داگیرکردن و لە ناوبردنی ژینگە بە زمانێکی پاراو بۆ منداڵان باسکراوە. بەشێک لەو ناوچانەی بەهۆی ئاگرەوە زیانیان پێگەیشتووە پیشانی منداڵانیاندا. منداڵانی بەشدار لەو چالاکیە داوایان لە خەڵکی کوردستان و ئێران کرد ژینگە و سروشت وەک ماڵی خۆمان بپارێزین و بە جوانی ڕادەستی نەوەکانی داهاتوی بکەن. سووتانی دایان هێکتار لە دارستانەکانی سەردەشت و کرماشان بە پێی هەواڵی گەشتوو بەهۆی ئاگرکەوتنەوەی دوو ڕۆژەی ڕابردوو لە دارستانەکانی سەردەشت و چەند ناوچە لە پارێزگای کرماشان دایان هێکتار جەنگەڵ و لە وەرگە سوتاوە. بەوتەی هاوڵاتیانی سەردەشتی، ئاگری دارستانەکانی گوندی گیاڕەنگ هێشتا بەردەوامە و هەوڵی ژینگە پارێزان و خەڵکی مەدەنی بۆ دامرکانەوەی ئاگرەکە تا ئێستا سەرکەوتوو نەبووە، هەر بۆیە داوا لە خەڵکی شۆڕشگێڕ دەکەن چەند بەهانایانەوە و یارمەتیان بدەن. بە پێی راپۆرتی ئەنجومەنی سەروی سەوزی داڵاهۆ لە سەرەتای ئەم ساڵەوە تا بە ئەمڕۆ زیاتر لە 1300 هێکتار لە دارستان و لە وەرگەکانی شارەکانی شابات، کرن، سەرپۆل زەهاو، قەسری شیرین، گەهوارە و کوزەران لە ئاگردا سوتاون. ئەم ئەنجومەنە هەروەها ڕایگەیاند ئاگرەکان زیاتر لە 150 گوندی ئەو ناوچانەی گرتوۆتەوە و زیانێکی قەرەبوو نەکراوی بە ژینگە و سروشتی ناوچەکە گەیاندووە و جەختیشی کردەوەکە زاگرۆز خەریکە بە تەواوەتی لەنێو دەچێت. دەست بەسەرکردنی ڕەزا بە برنژات لە شاری قوچان شەوی هەینی 20 گەلاوێژ ڕەزا بە برنژات برای گیانبەختکردووی شۆڕشی ژینە مهدی بە برنژات لە شاری قوچان
لەلایەن ئیسلاتی سوپای پاسدارانەوە دەست بەسەرکرا. بە پێی راپۆرتەکان شەوی هێنی هێزەکانی ئیتلاعاتی سوپای پاسداران هێرشیان کردوتە سەر ماڵی بنەماڵەی بە برنژاد و ڕزایان بەبێ بەڵگەی قەزایی دەست بەسەر کردووە. بە پێی زانیاریەکان هێزەکانی حکوومەت شوشەی درگا و پەنجێرە و هێندێک لە کەلوپەلی ناوماڵی ئەو هاوڵاتیان شکاندووە و بەشێک لە ئامێرە شەخصیەکانی ناوراویان زەوت کردووە. شایانی باسە کەسی خەرمانانی 1401 مهدی بە برنژاد هاوڵاتی کوردی تەمەن 22 ساڵی خەڵکی قوچان لە کاتی خۆپیشاندانەکانی ئەو شارە بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی ڕژیم گیانی بەخت کرد. کۆبوونەوەی کرێکارانی شارەداری لە زاهیدان ڕۆژی شەممە 21 گەلاوێش کۆمەڵێک لە کرێکارانی فەزای سەوزی شارەداری زاهیدان لە ناڕەزایەتی بە پێی نەدانی حەقدەست و مەزایە دواخراوەکانیان لە بەردەم ئەو ڕێکخراوەیە کۆبوونەوە. بەوتەی کرێکارانی ناڕازی ماوەی 4 مانگە هیچ حەقدەست و مەزایەکیان وەرنەگرتووە و لە دۆخێکی خراپدا دەژین. کرێکاران هەروەها ڕایانگەیاند چەند جار لە ئاستۆخی خراپی مەعیشەت ناڕەزایەتیان دەربڕیەوە، بەڵام هیچ بەرپرسێکی ڕەژیم نەچووە بەدەم داخوازیەکانیانەوە. کۆبوونەوەی خاوەن کێڵگە پەلەوەریەکان لە تاران ڕۆژی شەممە 21 گەلاوێش کۆمەڵێک لە خاوەن کێڵگە پەلەوەریەکانی ئێران بە کۆبوونەوە لە بەردەم جیهادی کشاوەرزی تاران خوازیاری جێبەجێکردنی داخوازیەکانیان بوون. بەوتەی ناڕازیان بەهۆی سیاسەتە هەڵەکانی ڕژیم لە بواری بەرهەمهێنان و بازاڕکردندا نرخی خۆراکی پەلەوەر بە ڕێژەیەکی بەرچاو بەرز بووتەوە. هەروەها گۆڕانکاریەکانی نرخی دۆلار و هەواردەنەکردنی خۆراک بەشێک لە خاوەن کێڵگەکانی تووشی مایە پوچبوون کردووە. ناڕازیەک لەو بارەوە وتی تێچوو داهاتمان یەک ناگرێتەوە و هیچ ناوەندێکی دەوڵەتی قەرەبووی زەرەرەکانمان ناکاتەوە. کۆبوونەوەی خەڵکی تەورێز بۆ زیندووکردنەوەی دەریاچەی ورمێ ڕۆژی شەممە 21 گەلاوێش کۆمەڵێک لە دانیشتوانی شاری تەورێز لە ناڕزایەتی بە سیاسەتە هەڵەکانی کۆماری ئیسلامی لە بواری ئاو و وشکردنی دەریاچەی ورمێ ناڕزایەتیان دەربڕی. خەڵکی ناڕازی تەورێز کە زۆربیان ژن بوون بە کۆبوونەوە لە بەردەم ئیدارەی سەرچاوە سروشتیەکانی پارێزگای ئازەربایجانی شەرقی خوازیاری بایەختان بە دۆخی خراپی دەریاچەی ورمێ و مەترسیەکانی لەسەر ژینگە و تەندروستی چەند ملیۆن کەس بوون. جێگای ئاماژەیە کە بەشدار بووان دروشمی دەریاچەی ورمێ تینووە بەنداوەکان بشکێنن دەریاچەی ورمێ زیندووکەنەوەیان بەرز کردەوە. گیان لە دەستانی 6 پەنابەری ئەفغانستانی لە کاناڵی مانچ ڕۆژی شەممە 21 گەلاوێش بەهۆی وەرگەڕانی بەلەمێکی پەنابەران بە 6 سەرنشینەوە لە دەریای مانچ 6 پەنابەری ئەفغانستانی گیانیان لەدەستا. فلیپ ساباتیر جێگری دادستانی بلۆن سورمێر بە دەستگای هەواڵنەری فەڕەنسای وت 6 پەنابەری ئەفغانستانی گیانیان لەدەستاوە و نزیکەی 10 کەسیش بێسەر و شوێن بوون کە گەڕان بە دوایاندا بەردەوامە. ناوراو هەروەهاوتی زۆربەی پەنابەران خەڵکی وڵاتی سوودان بوون و بەشێکی زۆریان ڕزگار کراون. دوا هەواڵ بەرزبوونەوەی ڕێژەی قوربانیانی ئاگرکەوتنەوە لە دوورگەی هاوایی. لە حاڵێکدا ئاگری دارستانەکانی دوورگەی هاوایی لە ئەمریکا بۆ 4مین ڕۆژی بەردەوام درێژەی هەیە ڕێژەی قوربانیان بۆ 8 کەس بەرز بووتەوە. بەپێی راپۆرتی دەستگای هەواڵنەری فەڕەنسا ڕۆژی دووشەممە 21 گەلاوێش هێزەکانی ئاگرکوژینەوە و فریاکەوتنی خێرا بەشێکی زۆر لە ئاگرەکان کۆنتترۆل کرد، بەڵام بەهۆی شنەی زریان و گەرمای هەوا ئاگرەکە دووبارە سەری هەڵداوە و تەشەنەی کردووە. لا ڕۆژانی ڕابردوودا هەزاران کەس ناچار بە چۆڵکردنی ماڵەکانیان بوون و تا ئێستا 8 کەس گیانیان لەدەستاوە. بەڵێ بینەرانی ئازیز گەشتیاڵەکانی سەرلەبانیتان پێشکەشکرا لەگەڵمان بن بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تلویزیۆنی کۆڵەڵان.